بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. لە ئێستادا تووشبوانی نەخۆشی تالاسیمیا بە چ دەردێکەوە گرفتارن و داوای چی دەکەن؟ بەڵێ دیارە ئەمڕۆ ساڕۆژی دامەزراندنی کۆمەڵی تالاسیمیای کوردستانە. لەم ڕۆژەدا ئەم ڕێکراوە بۆ داگیرکردن لە مافی تووشبوانی نەخۆشی سەلاسیمیا کار دەکات و لە ماوەی ڕابردووشدا لە چەندان بۆنە و چالاکی جیاوازە کاری کردو بۆەوەی گرفت و گرفتەکانی نەخۆشایانی تالاسیمیا بە کۆمەڵانی خەڵک بگەێنێت و لە ماوەی ڕابردووشدا بەهۆی کەمی خوێنەوە لە بانکەکانی خوێندا گرفتێکی گەورە بۆ نەخۆشانی سەلاسیمیا دروست بوو بۆی ئەوەی کە ژیانی ئەوان ڕاستەوخۆ پەیوەستە بە بوونی ئەو بتڵە خوێنەی کە مانگی یەکجارێک یاخود لە مانگێکدا دووجار وەری دەگرن. لە ئێستادا ئێمە لە نەخۆشخانەی فێرکارین لە شاری سلێمانی ئێرە بەشی تالاسیمیا لەم نەخۆشخانەیە وەک دەبینن لە وێنەکاندا نەخۆشانی سالاسیمیا هەن کە هاتوون بۆ وەرگرتنی چارەسەر و هەروەها بۆ وەرگرتنی خوێن بۆ ئەوەی درێژە بەژانیان بن و لە ماوەی ڕابردووشدا دووشاری دەیان گرفت بوونەتەوە بەتابەتی گرفتی نەبوونی دەرمان و هەروەها خوێن و هەروەها ئەو هاوکاریانەی کە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە پێیان دەدرێت ساون بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بەڕێز. کاک کۆچەرم لایە سەرۆکی کۆمەڵەی سالاسیمیای کوردستان. کاک کۆچەر سڵاوی خوارد لێبێت باشەنەکان مام گۆڕینەوە. کاک کۆچەر دیارە ئەمڕۆ ساڵیاری دامەزراندنی ڕێکخراوەکەتان ئێوە لەم ڕۆژەدا چ پەیامێکتان هەیە بۆ خەڵکی وە چیشتان هەیە بۆ نەخۆشانەی کە ئێوە لە ماوەی ڕابردوودا دەکەوتیتان لە مافەکانیان کردووە؟ بەڵێ سەرەتا سڵاو لە کەناڵی پەیام و جەنابتان کە تەشریفتان هێناوە. دیارە ئێمە لە کۆمەڵی تالاسیمیا لە 12 ساڵی 1996 شەوانەیە لەلایەن بەشێک لە خێزانەکانی تالاسیمیاوە دامەزراوە. و ماوەی 20 ساڵە ئەم کۆمەڵەیە بەردەوام هەوڵ دەدات بۆ داکۆکیکردن لە مافی تووشبوانی تالاسیمیا و هەموو ئەو داواکاری و گرفتانی تالاسیمیا بخاتە ڕوو بۆ لایەنی پەیوەندیدار. ئێمە ئەمڕۆوەک لە ساڵیەتی دامەزرانەکە دیارە خەیرانی دارایی کاریگەریی زۆری کردوتە سەر تووشبوانی تالاسیمیا و کۆمەڵەکەشمان. بۆیە ئێمە پێمان خۆش بوو لەم ڕۆژەدا بین سەردانی سنتەری سالاسیمیا بکەن لە ناو نەخۆشخانەی شەهیدی ئەمنە کە ئەو نەخۆشانی ئەمڕۆ بەمبەستی وەرگرتنی خوێن و چارەسەری پزیشکی هاتوون سەردانیان بکەن و دیاریان پێبەخشین و شیریان. کۆمەڵەکە هەستان بە کام گرفتانە کردووە کە تووشبەکانتان هەیەی و سەرکی تریشیان کامەیە کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی ئەوان دروست کردووە؟ بەڵێ تووشبووی تالاسیمیا دیارە هەر کاتێکە کەسێک تووشبووی تالاسیمیا دەبێت بە درێژایی تەمەنی بەردەوام پێویستی بە وەرگرتنی خوێن و چارەسەرە پزیشکەکان دەبێت. کەواتە ئەم نەخۆشە بە درێژایی تەمەنی دەبێت لەژێر چاودێری پزیشک و خێزانەکەی دابێکە بەردەوام ئاگاداری بێ لە کاتی کەمبوونی خوێن و ئەو چارەسەرانی کە وەری دەگرێت. ئەوە نەخۆشانی تالاسیمیا جگە لەوەی کە تووشی تالاسیمیاکە بوون بەهۆی گرانی نەخۆشێکە و کاریگەری نەخۆشێکەوە ئەتوانم بڵم بەشێک لە نەخۆشەکان تووشی گرفتی تری تەندروستی بوون کە ئەمانە ژەر پێویستی بە چارەسەر هەیە. و لە ئێستاشدا کە ئەبینن بارودۆخی کوردستان بە قەیرانێکی سیاسی و دارایی دروستکراوە ئەڕوات ئەم قەیرانە داراییە ئەم قەیرانە سیاسیە کاریگەریی لەسەر هاوڵاتیان هەبوو بێ سەدان جار کاریگەری لەسەر تووشبوانی تالاسیمیا بۆ لەسەر گوزەرانیان خوێن لە بانکەکاندا ئەمە تا چەند گرفتی بۆەوە دروست کردووە لە ماوەی ڕابردووە چەند بانگازێکتان کرد بۆ ئەوەی کە ڕێژەی خوێن لە بانکاندا کەم بوو. لە ئێستادا ڕەوشی خوێن لە بانکەکاندا چۆنە تا چەندە خوێنی پێویست هەیە؟ سوپاس بۆخوا لە خوێنبەخشینە هاوڵاتیان وەکو کارێکی ئینسانی وەکو کارێکی خێرخوازی بەردەوام هاوکارمان کاتی ئێمە بزانین ڕێژەی گروپێ لە گروپەکانی خوێن کەمە بێتەوە یا بە بانگاواز یا بە نووسراوی ڕسمی ئاراستەی فەرمانگەکانی تەندروستیەکەین ئاراستی هاوڵاتیانەکەین سەردانی بانکی خوێنەکەن و خوێن دەبەخشن و بانکی خوێنیش خۆی بەردەوام لە هەوڵی ئەوەدایە کە زۆرترین خوێن دابینکە بۆ تووشبوانی تالاسیمیا. ئەگەر کاتمە بێمەوێ چەند نەخۆشێک لە نەخۆشانی سالاسیمیا بدوێنم خاتون سڵاوت لێبێ ئەگەر ئەرگ پێشی ئەگەر پێم بڵێ لە ئێستادا دۆخی ژیانی ئێوە چۆنە تا چەنە ئەتوانن دەرمانەکان یاخۆت خوێن لە کاتی خۆیدا وەربگرن؟ وڵای دۆخی ژیانی ئێمە ئێستا لەم کاتەیە هیچ باش نییە لەبەرەوەی بە قەیرانە تێدا پەڕین وەکو دەرمانەکانمان کەم بووتەوە داوا لە حکوومەتەکەین دەرمانەکانمان بۆ باشکاتەوە بەس بۆ لای نسبەی خوێن سوپاسی خەڵکەکەین زۆر هاوکاریمانەکەن بۆ خوێنەکان لە خوێن باشین
بەس وەکو دەرمان هیچمان بۆ نەکراوە بۆ لایەنی چارەسەری یان موچەکانمانە کەم بووەتەوە تا ئێستا یعنی بەشی ئەوە ناکەوت فەحسێکی پێ بکەین یا شتێکی پێ بکەین شتێک تا ئێستا یعنی حکوومەتێت لە 150 بۆ مانیکرۆ بە 90,000 ینی ئەبێ 90,000 نەخۆش چی پێ بکە تا ئێستا هیچمان بۆ نەکراوە زۆر بەڵێ ئەمە بسمە کاک زیاد بەڕێزە دیشیشی لەو کەسانێک کە توش بووی نەخۆشی تالاسیمیایی لە ماوەی ڕابردووە باس لەوە کرا کە گرفتی کەمی خوێن هەیە ئەم گرفتە چۆن چارەسەر کراوە پێما بێ یەکێک لەو کەسانی کە پێویست بە خوێنی ئەیزایی دەیە تۆ چۆن توانی دەو خوێنە دەستەبەرکەی بۆ خۆت بەڵێ دەستخۆشتان لێکم پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم نەخۆشانی تالاسیمیا ئەکەم ڕۆژی 12 ڕۆژی دامەزراندنی کۆمەڵی تالاسیمیایە بەڵێ ئێمە خۆمەکو ئەندامێکی نەخۆش و دەستی کارگێڕی خۆبەخشانە کار و چالاکیەکانمان لە خزمەتی نەخۆشی تالاسیمیایە بەڵێ ئێمە گیرگرفتمان لە ڕووی دەرمانەوە لە ڕووی خوێنەوە لە ڕووی ئەوانەوە ینی بەڕاستی بەردەوام ئێمە خوێن وەرەگرین بەردەوامیش ئەم خوێنە تووشی گیرگرفتمانەکە لە ڕووی نەبوونیەوە ئەلم هەفتەیە تقریبان خوێنی ئەیزایت نەبووم برادر و دۆست و کەس و دایرەکانمان ئاگادار کردەوە بۆ خوێنی ئەیزایت نەخۆشانی تالاسیمیا گیرگرفتیان زۆرە لە ڕووی عیلاجەوە عیلاجەکانمانەوە تا فیلتەرێکمان پێویستە فیلتەرەکەەوە تا هەرجاری نوعێتێکێت نوعێتەکانش فەرقەکە دەبڵ فیلتەرمانەیە تاک فیلتەرشمانەیە ئەو نەخۆشانەی کە خوێن وەرەگرن ئەبێتە هۆی بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئیحسان سابیر کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لە لای نەخۆشانی تالاسیمەوە لەگەڵمان بوو.